بەڵێ بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت دەربارەی دۆخی بنزین لە ئیدارەی سۆران نرخەکان جیاوازی هەیە ئەوەی من تێبینیم کردووە لە بنزینخانەکان گەڕاوم لە 11 بنزینخانە گەڕاوم تەنها 3 بنزینخانە بنزینی 850 دیناریان هەبووە کە بنزینی نۆرماڵە بەشێک لە بنزینخانەکان شاشەکانیان کوژاندۆتەوە هیچ نرخێکیان نەنووسیە و بەشێکیان بنزینی نۆرماڵیان هەر نییە دیارە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئەمڕۆ نرخی جۆرەکانی بنزینی دیاری کردووە بنزینی سامانە سروشتیەکان بە 750 دینار دابەشەکرێتن هەروەها بنزینی نۆرمال نرخەکەی بە 850 دینار دیاری کردووە و بنزینی محەسەن بە 1000 دینار و هەروەها بنزینی سۆفەریش بە 1200 دینار نرخەکەی دیاری کراوە بەڵام ئەوەی من تێبینیم کردووە لە بنزینخانەکان گەڕاوم هەر بنزینخانە و بە جۆرێک نرخەکەی نووسرابوو و دیاریکراوە بە تایبەتی بنزینی محەسەن و سۆپەر لە هەندێک لە بنزینخانەکان بنزینی محەسەن 1450 دینار نووسراوە و هەروەها لە هەندێک تریان 1250 دینار نووسراوە لە هەندێکیان 1500 دینار نووسراوە و هەروەها بنزینی سۆپەریش بە 1590 دینار نرخەکەی نووسرابوو ئەمانە نرخی جۆرا و جۆرن لە کاتێکدا کە حکوومەتی ماوە بەسەرچوو نرخی دیاری کردو بەڵام تاوەکو ئێستا بەشێک لە بنزینخانەکان پێوە بابن نەبوون و هەروەها لە بنزینخانەیەکیش بنزینی نۆرمال 900 دینار نووسرابوو بەگشتی دۆخی بنزین تاوەکو ئێستا خراپە لە ئیدارەی سۆران ئەوە بنزینخانەی کەوا ئێستاش من لێی وەستاوم ئەمەیان بنزینی حکومی دابەشەکراتن کەوا بنزینی 750 دیناریە هاوڵاتیان نۆرە ئەبەسن بۆ ئەوەی تاوەکو بنزینیان پێ ئەدرێتن لە سۆران ئەمڕۆ دوو بنزینخانە بنزینی حکومی 750 دیناری دابەشەکەن بەڵام هاوڵاتیان ماوەیەکی زۆر لە سڕە ئەوەستنەوە کاتژمێرێک دوو کاتژمێر هەیە تاوەکو دوو کاتژمێر و نیو لە نۆرەیان وەستاوە و هاوڵاتیان بەر لەوەی کەوا نۆرەی دابەشکردنی بنزین بێتن بەشێکیان دێن ئۆتۆمبیلەکانیان لە بەیانیەوە ئەوەستێنن تاوەکو بنزینخانەکە دەست بە دابەشکردنی بنزینەکاتن بەگشتی هاوڵاتیان ناڕحەتن بەهۆی گرانی بنزین و سڕەی زۆری بنزین لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستا سەرجەم بنزینخانەکان بنزینی نۆرماڵی 850 دیناریان بۆ نەهاتووە و هاوڵاتیانیش سیقەیەکی ئەو تۆیان بەو بنزینە نییە بۆیە داوا ئەکەن پێویستە ئەو بنزین لە کاتێکدا کەکرێتە 850 دینار و جۆرەکەشی باش بکرێتن بۆی ئۆتۆمبیلەکانیان تووشی گرفت و خراپوون نەبن جیاواز لە بنزین نرخی غازیش لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستا گرانە غازی بازرگانی یەک بوتڵی غاز تاوەکو 22500 دینار ڕۆیشتووە لە ڕۆژی هەینیەوە گرفتی غاز لە ئیدارەی سۆران دروست بووە تاوەکو ئێستا 1000 بۆ کارگەکانی غاز کە 1500 بوتڵی غازە هاتووە لە کاتێکدا ئیدارەی سۆران ڕۆژانە پێویستی بە 6000 بوتڵی غاز هەیە من پەیوەندیم بە سەرۆکی لەژنەی نەوت و کانزاکانی ئیدارەی سۆران لە قایمقامێتی قەزای سۆرانەوە کردەوە ئاماژەی بەوەداوە بڕیارەکەوە لە عێراق بەشێشتر لە غازیان بۆ بێتن بۆ ئەوەی بتوانن قەیرانەکان چارەسەر بکەن بەڵام نەگەڕم وەلایەوە تەواوی زانیاریەکان بوون دەربارەی غاز و بنزین لە ئیدارەی سۆران